هەڵمەتەکەی سەرۆکوەزیرانی عێراق و ڕووبەڕووبوونەوەی گەندەڵی و دەستگیرکردنی گەندەڵکاران هێشتا هیچ بەرپرسێکی کوردی پێوە نەبووە. ئەگەرچی باز لە بوونی ژمارەیەک ناو دەکرێت، بەڵام ژمارەیەک لە دەستگیرکراوان لە هەولێری پایتەخت خۆیان حەشاردا بوو. تا ئێستا 8 تۆمەتبار کە ژمارەیەکیان پەرلەمانتارن لە هەولێر دەستگیر کراون. پێشتریش بەرپرسانی دەسەڵات خۆیان دانیان بە داڵدەدانی سەرکردەکانی حزبی بەعز داناوە. ئەمەش زیانی بۆ پێگە و ناوبانجی هەرێم هەیە و نیشانی زیاتری پرسیار دەخاتە سەر بەرپرسان. ڕۆژنامەنووسێکیش لە سەرزاری بەرپرسە باڵەکانی کوردستانەوە دەڵێت ئەو دۆخە لە هەرێمیش بوونی هەیە و ژێرزەمینەکان پڕیەتی لە پارەی دزراوی میلەت. پێویستیشە هەرێمی کوردستان زۆر بە وردی مامەڵەکە ئەم کەیسانە بکاتن و بە تایبەتی ئەو گەندەڵانی کە لە بەغدا و لە ڕژەی پێشوش کە لە هەرێم داڵدەدراون پێویستوانە ڕادستی یاسا بکرێتن. ئەمە خاڵێک تریش هەرێمیش پێویستە چاو لە بەغدا بکاتن کۆمەڵێک کەسی گەندەڵ تاوەکو ئێستاکە لەسەر قوتی خەڵک دەژین وە بوونەتە خاوەن ڤێلا و زانکۆ و نەخۆشخانە. ئەمەش هەر قسەی ئەمەندای مەکتەب سیاسی ئەو دوولایانێک کە دەیوت ژێرزەمینەکان پڕی پارەیە. چاکسازی لە هەرێمی کوردستان گەندەڵەکان کەمتر دەستگیر دەکرێتن. لە ماوەی ڕابردوو لە 35 ساڵی ڕابردوو هەرێمی کوردستان لەلایەن دوو بنەماڵەوە دەسەڵاتی کردوتە دەستی و دەستبەرداری دەسەڵات نابن. دەسەڵاتەکە هات لە هەر شوێنێک زۆر مایەوە بە تاکید بەشێک لە گەندەڵکاران خۆیان تیا عەشارەت. چاودێرێکی سیاسی دەڵێت پێویستە ئەو گەندەڵانەی عێراق ماڵ و مڵکیان لە هەولێر و کوردستان دەستی بەسەردا بگیرێت و هاوکاری زۆر باشی عێراق بن بۆ ڕووبەڕووبوونەوەی گەندەڵی. دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان دەبێ بە شێوەیەکی جدی هاوکاری ئەو حکوومەتەی عێراقی بکرێتن بۆ مەسەلەی بنبڕکردنی ئەو مەسەلەی گەندەڵکارانەی کە لە عێراقەوە هاتوون لە ئێستا لە کوردستان نیشتەجێن و ماڵ و مڵکێکی زۆریان لێرە کڕیوە پارەکەشان هێناتە کوردستان دەبێت ئەوە هەموو دەستی بەسەردابگیرێ هاوکاریەکی جدی و تەواو بکرێت بۆ حکوومەتی عێراق. ئەو لیستەی تۆمەتباران کەوا لە بەردەستی سەرۆکوەزیرانی عێراقدایە نزیک بە 1000 کەسێک دەبێت. پەرلەمانتارانی کورد دەڵێن لە لیستەکەشدا ناوی بەرپرسانی کوردی تێدایە کە تاکو ئێستا ئاشکرا و دەستگیر نەکراون. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.